بەناوی خۆی بەخشندە و میهرەبان خۆشەویستان لە خزمەتتانین بۆ چۆنێتی دابەزاندنی ئەپی تاوری تەندروستی سمارت و دروستکردنی هەژمارەی تایبەت بە خۆمان تایبەت بۆ بەڕێزانەی هەتاوەکو ئێستاپەکان دانەبەزاندووە و هەژمارەی تایبەت بە خۆیانیان نییە. سەرەتا پێویستەکات ئەم لینکەمان لا بێت و لینکەکەمان کردبێتەوە. چۆن ئەم کارە ئەنجام بدەین؟ چۆن ئەم لینکەمان دەست بکەوێت؟ سەردانی پیجی فەرمی تاوری تەندروستی سمارتەکەین لە فەیسبوک. کەمێک دینە خوارەوە، لێرە بەشی لینکەکانمان هەیە، کلیکی لێ یەکەین. پاشان دووەم لینک داگرین کە ڕاستەوخۆ ئەو لینکەیە کە ئێستا باسمان کرد. لینکی یەکەمیان لینکی وێبسایتی فەرمی تاوری تەندروستی سمارتە، لینکی دووەمیان لینکی فەرمی ئەپی تاوری تەندروستی سمارتە. لینکی دووەمیان داگرین لە ئێستایە. وەکە بینن هەمان لینکمان دەستکەوتەوە. کە لینکەکەت کردەوە لێرە زۆر بەڕوونی و بە جوانی جامان کردووەتەوە و دیزاینمان بۆ کردووە کە ئەگەر بەڕێزت بەکارهێنەری سیستەمی ئەندرویدیت ئێرە داگریت واتە لینکی یەکەمیان. خۆ ئەگەر بەڕێزت بەکارهێنەری سیستەمی iOSیت ئێرە داگریت واتە لینکی دووەمیان. ئەم مۆبایلی کە ئێمە ئێستا بەکاری هێنین سیستەمی ئەندرویدی لەسەرە، بۆیە لینکی یەکەمیان داگرین. ڕاستەوخۆمان هێنێت بۆ گوگل پلی ستۆر، پاشان ئینستۆڵ داگرین. چاوەڕێیەکەین هەتاوەکو ئەپەکە دابەزێت. پاشان ئۆپنەکەین و ئەپەکە دەکرێتەوە. لێرەدا ئۆڵۆ دادەگرین. پاشان زمانی ئەپەکە دەستنیشانەکەین، ئایا کوردی بێت یاخود ئینگلیزی یاخود عەرەبی. ئێمە کوردی هەڵەبژێرین. لێرە داوای ژمارە مۆبایلمان لێ دەکات، ژمارە مۆبایلی تایبەت بە خۆمان دەنووسین. لە دوای ئەوەی ژمارە مۆبایلمان نووسی بەردەوامبوون دادەگرین. ئێستا پێویستمان بەوەیە کۆدێکی تایبەتمان بۆ ڕەوانە بکرێتەوە بە یەکێک لەم دوو ڕێگایە. ئەگەر ژمارە مۆبایلەکەت وەتسئەپی لەسەر بوو ئەوە وەتسئەپ داگرین. پاشان چێکی وەتسئەپەکەمانەکەینەوە و چاوەڕوانە بین. ئەگەر کۆدمان بۆ گەڕابووەوە لە خانەی مەبەست وەک خۆی بێ هەڵدەینووسینەوە و دەچین هەنگاوی دواتر. خۆ ئەگەر کۆدەکەمان بۆ نەگەڕایەوە لە ڕێگەی وەتسئەپەوە یاخود ئەم ژمارە مۆبایلە وەتسئەپی لەسەر نەبوو، یەک هەنگاو دەگەڕینە دواوە، پاشان ڕێگەی دووەم هەڵەبژێرین. ئەویش ڕاوانەکردنەوەی کۆدەکەیە بە ڕێگای SMS بۆ بەشی نامی سیمکارتی ژمارە مۆبایلەکەمان. بە هەمان شێوە چاوەڕوانە بین تا کۆدەکەمان بۆ ڕەوانە دەکرێتەوە. ئەگەر کۆدەکەمان بۆ گەڕابووەوە لە خانی مەبەست وە خۆی بێ هەڵدەینووسینەوە و دەچین هەنگاوی دواتر. خۆ ئەگەر لە بەشی SMSەکەش بە هەمان شێواز دوای چاوەڕوانی بەم ڕێگایش کۆدەکەمان بۆ نەگەڕایەوە، ئەوە ڕاستەوخۆ دەتوانین پەیوەندی بکەین بە بەشی کەستمەر سێرڤیس لە تاوەری تەندروستی سمارت. وەکە بینن سێ ژمارە مۆبایلی جیاوازیان هەیە و لەسەر شاشەکە دەرەکەوێت. پەیوەندی بە یەکێکیانەوەکەین، پێیان ڕاگەێنین ئێمە خەریکی دروستکردنی هەژمارێکین لە ئەپی تاوەری تەندروستی سمارت، بەڵام بە هیچ کام لە ڕێگاکان کۆدەکەمان بۆ نەگەڕاوەتەوە، ئەوانیش کۆدەکەمان بۆ نێرنەوە. دوای ئەوەی بە یەکێک لەم ڕێگایانە کۆدەکەمان بەدەست گەیشتەوە وە خۆی بێ هەڵدەینووسینەوە و دەچینە هەنگاوی دواتر و زانیارە داواکراوەکانی دیکە بڕەکەینەوە. لێرەدا ناوی یەکەم و دووەم و سێمی خۆمان تۆمارەکەین. گریمان ناوم ئەحمەد یاسین ڕەئوفە. پاشان بەروەری لەدایکبوونمان دەستنیشانەکەین. پاشان ڕەگەزەکەمان دیاریەکەین. دواتر وشەی نهێنی تایبەت بە هەژمارەکەمان دائنین. خانەی دوای خۆی دووبارە وشە نهێنیەکە دەنووسینەوە. لێرەدا خانەیەکمان هەیە بە ناوی قبوڵکردنی مەرج و ڕێنماییەکان کە هەموو مەرج و ڕێنمایی پێویستیەکانی تێدا تایبەت بە بەکارهێنانی ئەپەک. خانەکە پڕەکەینەوە بە واتای ئەوەی بە مەرج و ڕێنماییەکان ڕازین. دواتر بەشێکمان هەیە بە ناوی زانیاری زیاتر کە پڕکردنەوەی هەر خانەیەکی ئەم بەشە ئارەزوومەندانەیە. پێک هاتووە لە ناونیشانی تەواو، گرۆپی خوێن، باری خێزانداری و جگەرە کێشان. پاشان بەردەوامبوون داگرین. لەم بەشەیە کۆمەڵێک ڤیدیۆ ئامادەکراوی تایە کە هاوکارتەبێت لە چۆنەتی سوودمەندبوون لە بەشێک لە خزمەتگوزاریەکانی ئەپی تاوەری تەندروستی سمارت. هەر ڤیدیۆیەکیانمان بووێت دەتوانین ڕاستەخۆ تەماشایان بکەین. پاشان لەم بەشە لا ئاچین. ئێستا پیرۆزە. بەم شێوەیە بووینە خاوەن هەژمارێکی تایبەت بە خۆمان لە ئەپی تاوەری تەندروستی سمارت. و لە ئێستایا ئەتوانین سوود لەسەر جەم خزمەتگوزاریەکانی ناو ئەپەکە وەربگرین بەبێ بەرامبەر. هیوای تەندروستی و لەش ساغی بۆ هەموو لایەک دەخوازین. خواتان لەگەڵ.